کە لە قوتابخانەی کۆشش هەستاین بە ئەنجامدانی پێشبڕچی وێنەکێشان بۆ قوتابیانی پۆلی 3 و 4 و 5 وە لەو چاڵاکیەم ئاستی قوتابی بە دیار کەوت ئەو قوتابیانەی کە بەهرەمەند بوون خەڵاتیان بەسەردا بەشکرا گرنگی ئەو چاڵاکی ئەوەیە فراوانکردنی خەیاڵی قوتابیە چونکە وێنەکێشان خەیاڵی قوتابی فراوان دەکات و خەیاڵی منداڵ فراوان دەکات ئێمە لە قوتابخانەی کۆشش زۆر گرنگیەکی زۆر بە کاری دەستی و وێنەکێشان بە تایبەتی دەدەین. ئێمە وەک قوتابیانی قوتابخانەی کۆشش توانیمان ئەمڕۆ پێشبڕکێکی هونەر ئەنجام بدەین کە توانیمان کەمتر لە نیو کاتژمێر ڕسمی جوان دروست بکەین و بووین بە خاوەنی جوانترین خەڵات. سوپاسی مامۆستاکانی کۆشش دەکەین کە هەموو شەشتی باش و جوانمان پێشکەش دەکەن. ئەوە پۆلی سێیەکانە، ئەوە پۆلی چارەکانە، ئەوە پۆلی پێنجەکانە. ئەمنیش کەسێکی لە پۆلی پێنجم ئەو وێنەیەم دروست کرد لەبەر ئەوەی زۆر جوان دەبیتن هەر کەسە هەدیەکی لۆ خۆی دەباتن و ئەمن لە ماوەی 30 خولەک کرد وێنەی چام کرد. ئەوجا مامۆستا بەدڵی بوو ئەوەم برد.